سڵاو و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی جیهان و ناوچەکە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پشتیوانی بنەماڵە دادخوازەکانی کوردستان لە پەخشان عەزیزی. بەیانیەی کومیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان دژ بە سزای ئێعدام. ڕێگری ئیدارەی ئیتلاعاتی پاوە لە بەڕێوەچوونی مەراسمی پرسەی دکتۆر هێرش قادری. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە نەخەدە و مەریوان. بانکرانی 2 چالاکی ژینگەیی بۆ ئیدارەی ئیتلاعاتی سنە. کەمەندانبوونی 2 هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە گێلان غەرب. گواستنەوەی ئیدریس حاجی ڕەسوڵپور بۆ زیندانی بۆکان. پلۆمکردنی کتێبفرۆشی زانستی 2 لە شاری سەقس. خۆپیشاندانی کوردان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی تورکیا بۆ سەر کۆبانی. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی پانیا پەرتەوی کەهرۆبا لە ئەندیمەشک. پشتیوانی بنەماڵە دادخوازەکانی کوردستان لە پەخشان عەزیزی. ڕۆژی پێنجشەممە 27 بەفرامبەر بنەماڵە دادخوازەکانی فواد سەواری لە دیواندەرە و ڕامین حسێن پەناهی لە دێولان لە 2 پەیامی ویدیۆییدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوون. باوکو برای نەمر فواد سەواری لە پەیامەکەیاندا وێڕای شەرمەزارکردنی سزای سێدارە داوایان لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد دەنگی بەندکراوانی سیاسی ئێران بن و ڕێگە لە بەڕێوەچوونی حکمی ئەعدامی وریشە مرادی و پەخشان عەزیزی بگرن. لەلایەکی دیکەوە پەروانە حسێن پەناهی خوشکی نەمر ڕامین حسێن پەناهی لە پەیامێکدا حکمی ئەعدامی پەخشان عەزیزی و وریشە مرادی بەنادات پەروەرانە ناوبرد و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەیان بوو. بەیانی کومیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان دژ بە سزای ئێعدام. کومیتەی سەراسەری خوێندکارانی کوردستان ڕۆژی پێنجشەممە 27 بەفرامبەر لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای سێداری بەسەر پەخشان عەزیزی و کۆمەڵێک بەندکراوی سیاسی دیکە بەتوندی مەحکوم کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە حکمی ئێعدام سزایەکی نامرۆڤانەیە و کۆماری ئیسلامی بۆ داری ئێعدام بە دوای سەری بێتاواناندا دەگەڕێت. ڕژێمی سەرکوتگەری ئیسلامی بە سەرکوت، زیندان، ئەشکەنجە و ئێعدامی دژبەرانی دەیەوێت کە شوهەوای ترس و نائومێدی بەسەر کۆمەڵگادا زاڵ بکات. بەڵام سیاسەتەکانی بەتایبەت لە کوردستاندا شکستی هێناوە. بە پێچەوانەوە دەسەڵاتەکەی لە ڕووخان نزیک بووەتەوە. محکومکردنی پەخشان عەزیزی بە ئێعدام نیشانەی لاوازبوون و شکستی ڕژێم بەرامبەر ئیرادەی بەهێزی ژنانە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، خوێندکاران، مامۆستایانی زانکۆ و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ئەبێ لە بەرامبەر ئەو سزانە مرۆڤانەیە ڕاوەستن. ڕێگری ئیدارەی ئیتلاعاتی پاوە لە بەڕێوەچوونی مەراسمی پرسەی دکتۆر هێرش قادری. ڕۆژی پێنجشەممە 27 بەفرامبەر بنەماڵەی دکتۆر هێرش قادری لە شاری پاوە ویستیان مەراسمی پرسە و سەرخۆشی بۆ ناوبراو بەڕێوە ببن. بەڵام لەلایەن ئیدارەی ئیتلاعات و ئیمامی جومعەی ئەو شارە ڕێگریان لێکرا. دکتۆر هێرش قادری توێژەر و مامۆستای زانکۆ چەند ساڵ لەمەوبەر بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات ناچار بە کۆچکردن لە وڵات بوو. ئەو توێژەرە ڕۆژی هەینی 21 بەفرامبەر بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە ئەڵمان گیانی لەدەستدا. ناوبراو لە بوارەکانی فەلسەفە و مێژوودا چەند کتێب و مەقالەی نووسیوە و گرنگترینیان کتێبێکە بە ناوی عەقڵی سیاسی ئێرانی و شوناسی کوردان. دکتۆر هێرش لە هەوڵی پەیوەستبوون بە ڕێزی مامۆستایانی زانکۆی ئازادی کرماشان بوو. بەڵام بەهۆی نووسینی بابەتێکی ڕەخنەگرانە لەسەر ئیسلام لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگری لە دامەزراندنی لەو زانکۆیە کرا. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە نەخەدە و مەریوان. ڕۆژی پێنجشەممە 27 بەفرامبەر 3 هاوڵاتی خەڵکی نەخەدە بە ناوەکانی مەسعود محەممەدپور، محەممەد تاهر ئەلیاسی و ئەیوب ئارمەند و شارومەندێکی خەڵکی مەریوان بە ناوی کاوان کەسرایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتەکان ئەو 3 شارومەندەی خەڵکی نەخەدە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر ماڵی کاوان کەسرایی و ناوبراویان بە توند و تویژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لەبەردەستدا نییە.
بانکرانی دوو چالیکی ژینگەیی بۆ ئیدارەی چڵاعاتی سنە. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرامبار دوو هاوڵاتی چالاکی ژینگەی خەڵکی سنە بەناوەکانی ئارمان سەلیمی و قانە خاتری لەلایەن ئیدارەی چڵاعاتەوە بانگێشکران. بە پێی زانیاریەکان ئەو دوو چالاکە ژینگەییە پاشبانکران بۆ ئیدارەی ئیطلاعاتی سنە لێپرسینەوەیان لێکراوە و ئازاد کراون. ئارمان سەلیمی پێشتریش بە تۆمەتی بەشداری لە مەراسمی نەورۆز و بانگێشت و لێپرسینەوەی لێکراوە. هەروەها قانە خاتری ئەندامی کەمپینی ژیانەوەی کوردستان پێشتر بە تۆمەتەکانی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە 18 مانگ زیندانی تەعزیری محکوم کرابوو. کەم ئەندامبوونی دوو هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە گێلان غەرب. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرامبار دوو هاوڵاتی کۆچەری خەڵکی گێلان غەرب بەهۆی تەقینەوەی من بریندار و کەم ئەندام بوون. بەوتەی بەرپرسانی ئیدارەی گێلان غەرب تەقینەوەی من لە ناوچەی بانمیلی سربەشی سومار بووەتە هۆی کەم ئەندامبوونی پیاوێکی تەمەن 65 ساڵ و برینداربوونی ژنێکی تەمەن 55 ساڵ. بە پێی زانیاریەکان ژنە بریندارەکەش چاوێکی لە دەستداوە و برینەکانیشی قورسە. گواستنەوەی ئیدریس حاجی ڕەسوڵپور بۆ زیندانی بۆکان. ئیدریس حاجی ڕەسوڵپور برای هەمیشە زیندوو محەممەد حاجی ڕەسوڵپور لە گیان بەخەتکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بنکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. ئیدریس حاجی ڕەسوڵپور خەڵکی گوندی ئالیکەند و پێشتر لەلایەن دادگای ئینقلابی بۆکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 3 مانگ زیندانی تازیری محکوم کرابوو. ناوبراو لە ڕێکەوتی بیستی گوڵانی 1403 لەلایەن هێزەکانی ڕژێمەوە دەست بەسەر و پاشماوەیەک بەدانانی وەسیقە ئازاد کرا. شایانی باسە کە محەممەد حاجی ڕەسوڵپور ڕۆژی 28 سەرماوەزی 1401 بەهۆی ئەشکەنجەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی چووە کۆما و پاش 5 ڕۆژ گیانی بەخت کرد. پلۆمکردنی کتێبفرۆشی زانستی دوو لە شاری سەقس. لە ڕۆژانی ڕابردوودا کتێبفرۆشی زانستی دوو لەلایەن ئیسماعیل ڕێحانی چالاکی سەنفی معلیمانەوە کە بەڕێوە دەچێت لەلایەن ئیدارەی ئەماکنی سەقزەوە پلۆم کرا. بە پێی زانیاریەکان کتێبفرۆشی زانستی دوو بە بیانووی فرۆشتنی کتێب و بابەتی قەدەخ کراو لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە پلۆم بوو سەدان کتێبیان لەگەڵ خۆیان بردووە. شایانی باسە کە ئیسماعیل ڕێحانی ئەندامی ئەنجومەنی سەنفی فەرهەنگیانی کوردستانە و پێشتریش چەند جار بانگێشت و لێپرسینەوەی لێکراوە. خۆپیشاندانی کوردان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرامبار کوردانی دانیشتووی ئەوروپا شارەکانی ڕۆژئاوای کوردستان دژ بە دەوڵەتی داگیرکاری تورکیا ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوون. بە پێی راپۆرتەکان کوردانی ڕۆژئاوای کوردستان لە حەسەکە، دەربەسیە، قامیشلۆ و کۆبانێ دژ بە هێرشەکانی تورکیا بەسەر کۆبانێ و مەربەج قوربانی بوونی دەیان کەسی مەدەنی و خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوون. لەلایەکی دیکەوە کوردانی دانیشتووی ئەوروپا لە شارەکانی شتوتگارت، ستراسبۆرگ، بەرلین دژ بە دەوڵەتی ئەردۆخان کۆبوونەوەیان بەڕێوە بردووە و خوازیاری پاڵپشتی کۆمەڵگای جیهانی لە ڕۆژئاوای کوردستان بوون. کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی تورکیا بۆ سەر کۆبانی. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرامبار فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا بۆ جارێکی دیکە هێرشیان کردە سەر کاروانی خەڵکی مەدەنی لە بەنداوی تشرین و بەو هۆیەوە 5 کەس گیانیان لە دەستدا و 40 شارومەند بریندار بوون. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان فڕۆکەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا کاروانی خەڵکی مەدەنی کە بەنیاز بن لە خۆپیشاندانی سەربەنداوی تشرین بەشداری بکەن کردووەتە ئامانج و لە ئەنجامی ئەو هێرشەدا 5 کەس گیانیان بەخت کردووە و 40 کەس کە چواریان ڕۆژنامەوان بوون بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. کۆبوونەوەی کرێکارانی شەرکەتی پانیا پەرتەوەی کەهرۆبا لە ئەندی مەشک. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرامبار کرێکارانی شاخڵ لە شرکەتی پانیا پەرتەوەی کەهرۆبای ئەندی مەشک دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پێدانی 3 مانگ حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، پێدانی ئیزافەکاری و حەقی خۆراک، هەروەها پەرداختی سەختی کار بوون. بە پێی زانیاریەکان بەرپرسی شرکت شەوی ڕابردوو ڕێگەیان نەداوە کرێکارانی شیفتی شەو بڕۆنە سەر کارەکانیان و ڕەشیان لێ کردوون کە ئەگەر درێژە بە نەڕەزایەتی بدەن لەسەر کار دەردەکرێن.
دروشم نووسنی ئازادی خوازان دژ بە کۆماری ئیسلامی لە تاران. ڕۆژی پێنجشەمە 27 بەفرانبار کۆمەڵێک لە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی تاران دژ بە ئێعدامی بەندکراوان چالاکیان ئەنجامدا و دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکومەت نەخشاند. کچان و کوڕانی ئازادی خواز دیوارەکانیان بە دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، ژن ژیان ئازادی، شۆڕش درێژەی هەیە، نابۆ ئێعدامی پەخشان عەزیزی، وریشە مرادی، مهدی حەسەنی، مجاهد کورکر و چەندان ناوی تر نەخشاندووە و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگا بەرامبەر لە شەپۆلی ئێعدامەکان بوون. و دوایین هەواڵ سەبارەتە بە لە سێردارەدانی 6 بەندکراو لە سنە و شیراز و خوڕم ئاوە. بەیانی پێنجشەمە 27 بەفرانبار حکمی ئەعدامی 6 بەندکراو لە زیندانەکانی سنە، شیراز، خوڕم ئاوە بە تۆمەتەکانی کوشتنی بانقەس جێبەجێ کرا. ناسناوی بەندکراوانی ئەعدامکراو بریتیە لە سامان داودیان تەمەن 31 ساڵ و خەڵکی ئەلی گودەرز، ڕەشید زەینەبی تەمەن 36 ساڵ و خەڵکی بروجێر، فروغ نەیسیری تەمەن 40 ساڵ و خەڵکی نەجەفاوە، پەیام چەراغی تەمەن 36 ساڵ و خەڵکی نەجەفاوە، مەنسوور قولیزادە خەڵکی ڕەفزەنجان و سەیوان یعقوبی تەمەن 36 ساڵ و خەڵکی سەوڵاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.